دۆسەی مانەوەیان چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەسەڵاتدارانی وڵات و کوتلە سیاسیەکانی بۆ سەردووبەرە دابەش کردووە. بە جۆرێک زۆرینەی لایەنە شیعیەکان دژیبوونی سەربازی ئەمریکان لە سەرخاکی عێراق و دەشیانەوێت بە سوودوەرگرتن لە زۆرینەی پەرلەمانی لە ڕێگەی دەرچواندنی یاسایەکەوە ئەمریکا وەدەرنێن. بەڵام ئەم خواستەی لایەنە شیعەکان دژی خواستی هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق و زۆرینەی سونە و کوتلە کوردیەکانە. لە کاتێکدا لایەنە شیعیەکان هەوڵەکانیان چڕ کردووەتەوە تا لە ڕێگەی پەرلەمانەوە بوونی هێزی ئەمریکا لە عێراق قەدەغە بکەن. دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی ئاسۆشیێتد پرێس ڕایگەیاند هیچ کەس و لایەنێک بە جددی دژیمانەوەی هێزەکانی ئەمریکا نییە لە خاکی عێراق. سەرۆکۆماری عێراقەوەشی بۆ ئاژانسەکە ئاشکرا کردووە کە لە ماوەی ڕابردوودا گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیە سەرەکیەکانی عێراق کراوە سەبارەت بە پرسی مانەوەی هێزەکانی ئەمریکا و لەو بارەیەوە تەوافق هەیە کە عێراق پێویستی بە هەماهەنگی ئەو هێزانە هەیە. ڕاشی گەیاندووە هیچ بڕیارێک نییە بۆ خستنە دەنگدانی پرۆژە یاسایەکی تایبەت بە دەرکردنی هێزەکانی ئەمریکا کە پەرلەمانتاران وەک ئاماژەیەک بۆ پەرلەمانتارانی کوتلە شیعیەکان باز لە ئامادەکردنی دەکەن. لە نێوان بەرپرسانی باڵای عێراق تەنەها دکتۆر بەرهەم ساڵح نییە کە لایەنگری مانەوەی هێزەکانی ئەمریکایە لەسەر خاکی عێراق. محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی شەرق الئەوسەد دژی خواستی لایەنە شیعەکان ڕایگەیاندووە داواکاری بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا لە بەرژەوەندی تیرۆر و تیرۆرستانە و تووشیەتی مانەوەی هێزەکانی ئەمریکا گرنتیە بۆ سەقامگیری عێراق. حەلبوسی ڕاشی گەیاندووە پرسیمانەوەی ئەو هێزانە لە نێوان سێ سەرۆکایەتیەکەی عێراق و حیزب و لایەنە سیاسیەکان ڕێکەوتنی لەسەر کراوە. هاوکات ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی ئەوەی ئاشکرا کردووە لە کاتی سەردانەکەی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ بەغدا و هەولێر زۆرینەی سەرکردەکانی عێراق و لە نێویشیاندا عادل عەبدولماهدی داوایان لە پۆمپیۆ کردووە بنکە سەربازیەکانی ئەمریکا وەک ئەوەی ئێستا بوونیان هەیە بهێڵرێنەوە. پێچەوانەی خواست و لێدوانی هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق حەسەن کەعبی جێگریەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق لە ڕاگەیاندراوێکیدا بە ئاشکرا ئەوەی ڕاگەیاندووە بۆ چوونە دەرەوەی سەربازان و ڕاوێژکارانی ئەمریکا لە عێراق و کۆتایی هێنان بە ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ ئەمریکا لە پەرلەمانی یاسایەک دەردەکەن و ڕێگە نادەن عێراق وەک ناوچەیەک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دیکە بەکاربهێنرێت. هاوکات بۆ جەختکردنەوە لە ڕاگەیاندراوەکەی جێگریەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق سەباح سەعدی سەرۆکی هاوپەیمانی چاکسازی و بنیادنانەوە لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پرۆژە یاسایەکیان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردووە بۆ دەرکردنی سەرجەم هێزە بیانیەکان و دوا سەرباز و بنکەی سەربازی ئەمریکا لە وڵاتەدا. هەڵوێستە دژبەیەکەکانی سەرۆکایەتیەکانی عێراق و لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەت کوتلە شیعیەکانی سەر بە موقتەدا سەدر و هادی عامری لە مەڕپرسی کردنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کاردانەوەی لێکەوتەوە. هۆشیار عەبدوڵڵا پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق لێدوانەکەی سەرۆکۆماری عێراقی لەبارەی نەبوونی هیچ دژێک بۆ بوونی هێزەکانی ئەمریکا لەسەر خاکی عێراق بە جێگەی سەرسوڕمان ناو بردووە. ئەو پەرلەمانتارە وتوشیەتی ئەگەر سەرۆککۆمار جدیە لە قسەکانی ئەوە ژمانەی ئەوەیە سەرکردە سیاسیەکان و فراکسیۆنە پەرلەمانیەکان کە دژی مانەوەی ئەمریکان نمایش دەکەن لەگەڵەوەی بەپێ ڕێکەوتنامەی ستراتیژی نێوان ئەمریکا و عێراق ساڵی 2009 سەرجەم هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق قشانەوە بەڵام دوای سەرهەڵدانی داعش و داگیرکردنی بەشێکی زۆری خاکی عێراق لەلایەن ئەو گروپەوە جارێکی دیکە هێزەکانی ئەمریکا گەڕانەوە عێراق و بۆ کۆتایی هێنان بەدەسەڵاتی داعش لە ڕێگەی ئاسمانی و زەمینیەوە هاوکاری سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگی کوردستانیان کرد. لە ئێستاشدا کە جەنگی داعش کۆتایی هاتووە لایەنە شیعەکانی عێراق چیتر مانەوەی هێزە ئەمریکیەکان لە وڵاتەکەیان بە پێویست نازانن و ترسی ئەوەشیان هەیە ئەو هێزانە لەسەر خاکی عێراقەوە دژ بە وڵاتانی دراوسێ بەکاربهێنرێن.